سڵاو بەڕێزانە و کاتتان باش خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی ڕۆماڵی هەفتە دێمەوەلاتان بۆ تاوتوێکردنی بابەتە گەرم و گرنگەکان. هەموو ساڵێک 16 چوار وەک ڕۆژی ژینگە لە هەرێمی کوردستاندا دیاری کراوە. لە ئێستادا دۆخی ژینگەی هەرێمی کوردستان چۆنە؟ ئایا ئەو ژینگەیەکی ئێمەمانە ژینگەیەکی تەندروستە و پێویستە چی بکرێت؟ پلانەکان چی بێ بۆ ئەوەی کە دۆخی ژینگە بەرەو باشتر ببرێت و ڕێژەی سەوزایی کە بەیەکێک لە پێوەرە گرنگەکاندا دەنرێت بۆ تەندروستی هەر ژینگەیەک لە هەر وڵات و ناوچەیەکدا کە ئەویش ڕێژەی سەوزایی. ئەم ڕێژەی لە هەرێمی کوردستاندا لەکوێی ئاست و پێوەرە نێودەوڵەتەکاندایە. ئەی لە بەرامبەردا وڵاتانی هەرێمی کوردستان ئەوەی کە پێی دەوترێ هوشیاری ژینگەیی چی ئەرکێکیان دەکەوێتە ئەستۆ بۆ ئەوەی کە دۆخی ژینگە بەرەو باشتر بڕوات. من هەمووانە دەکەمەتەوەرێک بۆ گفتوگۆ لەگەڵ میوانەکەم بەڕێز سبحان صابر بەڕێوەبەری ڕاگەاندنی ژینگەی سلێمانی. کاک سبحان بەخێر بێت. زۆر سپاس خۆشت. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەم وەکو ئاشکرایە 16 چوار وەک ڕۆژێک دیاری کراوە بۆ ڕۆژی ژینگە لە هەرێمی کوردستاندا. ئەو چارەکانە چی بوون کە ئێوە لەم ڕۆژەدا ینی تۆمارتان کردن و تەنها ڕۆژێک بەسە بۆ ئەوەی کە ئێمە بین بە خاوەنی ژینگەیەکی تەندروست؟ زۆر سپاس. پرسیارەکە جۆ دوو بەش ئەگرێتەوە. سەرەتای بزانین کە بۆچی ڕۆژی 16 چوار دیاری کراوە. ئێمە لە کوردستانەوە لە جیهانیشە بە شێوازێکی گشتی کۆمەڵێ بابەتی گرنگ هەیە ڕۆژێکیان بۆ دیاری کراوە. ئەمە بەمانای ئەوە نایێت کە تۆ ئەم ڕۆژ تەنها ڕۆژە تەرخان بکرێت بۆ بابەتە تەنها وەکو زەنگێکە وەکو شتێکی ینی دیاریکراوی بۆی کە لەو ڕۆژای زیاتر بابەتەکان بگەن. ئێمە ڕۆژی 16 چوار کە دیارکرا بە ڕۆژی ژینگەی هەرێمی کوردستان دوای لە ساڵ 1970 لە 16 چوار بۆ یەکەمین جار لەلایەن ڕژێمی باسەوە کیمیابارانی گوندی شێخ حوسەنان کراوە لە هەرێمی کوردستان. ئەمە سەرەتای دەستپێکی وێرانکردنی ژینگەی هەرێمی کوردستان و بۆیە پەرلەمانی کوردستان لە ڕۆژی حوتی چوار بە بڕیاری ژمارەیەک لە ساڵی 2008 تا بڕیاردا کە ڕۆژی 16 چوار وەکو ڕۆژی ژینگەی هەرێمی کوردستان دیاری بکات. لەو ڕۆژەدا چی ئەکرێت؟ چی کراوە چی دەکرێت بۆ داهاتوش؟ ساڵانی کە کۆمەڵێک بابەت کۆمەڵێک چالاکی بە بن ڕۆژی 16 چوار ئەنجام دراون بە شێوازێکی گشتی. ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو بوو وەکو هەوڵدرا وەکو ستاندەرە نێودەوڵەتیەکان بێ بە شێوازە جیهانیەکان بێ کە هەر ساڵە و ڕۆژەکە تایبەت بکرێت بە ناونیشانێک بە لاینێک بە لاینەکانی ژینگە. چون ئێمە کە بمانێ بڵێن ئەمڕۆ ڕۆژی ژینگە لاینی زۆر زۆرێ ناتوانین حەق بە هەمویان بدەم. وەیە من ئێستایانی بە دیاریکاری دەمەوێت پێم بڵێیت ئەو لایەنانە چی بوون کە ئێوە لە یادی ژینگەی ئەم ساڵدا ینی جێی بەیاخۆ گرنگی ئێوە بوو لەسەر کام بوارانە ئیشتان کرد؟ ئێمە ئەم ساڵ لەژێر دویشمی لە پێناو هەناسەیەکی پاک ڕۆژی ژینگەی هەرێمی کوردستان ڕاگەێنراوە لەلایەن دەستەی پاراستن چاکردنی ژینگەوە. ئێمە وەکو فەرمانگەی ژینگەی سلێمانی لە تایبەت بە ڕۆژە 4 ڕۆژ چالاکیمان ڕاگەیاندوو. ڕۆژی یەکەمیان تایبەت بووە بە سیمینارات و بە کۆنفرانس بۆ کۆمەڵێک لە چین و توێژەکانی کۆمەلگە بە تایبەت ئەم ساڵ ئێمەکارمان لەسەر لایەنی و هونەرمەندان کردو بەسەرجەم توێژەکانیان. دووەمیان هەوڵمان داوە ئەم ساڵ کە لایەنی وەکو کاری دووەمان بووە لە بازگەکان لە دەواازە سنووریەکان. چونکە ئێمە دەزانین لە هەرێمی کوردستاندا ئێستا خۆشبەختانە گەشتارێک زۆر و لە هەرێمی کوردستان دەکات چ لە دەرەوە وڵات بێت لە باشووری عێراق. بۆیە لە بازگەکان و لە دەواازە سنووریەکاندا کۆمەڵە فلێکس و ڕێنمایی گەورەی ژینگەماندا ناون بە زمانی کوردی و عەربی و فارسی بۆەوەی کە هەم خۆشمان هەمووانش کە ڕوو لە کوردستان دەکەن بتوانین پابەندی ڕێنمایی ژینگەیەکان بن. لە ڕۆژی سێەمدا لە نێو شاری سلێمانیدا زیاد لە 20 قوتابخانە هەڵبژێراون کە ڕێنمایی ژینگەیی پۆستەرات نەمامیان بەسەرا دابش کراوە و وانەی ژینگەی لە قوتابخانەکان وتراوەتەوە وەکو لاینێکی پەروەدەی چون ناکرێت لاینی پەروەدە فەرامۆش بکرێت بەتابەت لە پێگەیاندنی نەوەیەکی ژینگە پارێز بۆ داهاتوو. ئەمڕۆژ کە کۆتا ڕۆژی چالاکیەکانمانم بووە لەژێر دروشمی شێواندنی ژینگە و دەرەنجامە خراپەکانی فەرمانگەی ژینگەی سلێمانی سیمپۆزمێکی ئەنجامداوە کە لە سیمپۆزمەکەدا 5 بابەتی گرنگ 5 سیمیناری گرنگ پێشکەش کراون کە هەر یەکێکیان لەسەر لاینە لە لاینە گرنگەکانی ژینگە قسەی کردووە و لێکۆڵینەوە کراوە و قسەکان خراونەتە ڕوو. ئەمە وەکو کار و چالاکیەوە وەکو کارچەکانی فەرمانگەی تایبەت بە فەرمانەکانی ڕوونە. بەڵام دەمەوێت پێم بڵێ ئێستا دۆخی ژینگەی هەرێمی کوردستان چۆنە؟ ئەو ژینگەیەکی ئێمە ئێستا هەمانە ژینگەیەکی تەندروستە و ئەو مەترسیانەی کە باس دەکرێت عین لەسەر ئەم ژینگەیە کە هەیە فعلەن وایە مەترسی لەسەر ژینگەکەی ئێمە ئەگەر وەکو ئەکادمی قسە لەگەڵ بەڕێستا بکەم ئەکادمیانە بدوێن
بۆی کە بمانەوە شتێک بڵێن پاکە پیسە ئەمە زیانی ئەوە خراپە ینی ئەبێتۆ لێکۆڵینەوە توێژینەوە دەبێت داتا و ئامارە لە بەردەسابێت بەداخەوە لە هەرێمی کوردستاندا سنتەر و توێژینەوەی زانستی باوەڕپێکرا و بگرە هەندەمان بێت نەک بگاتاسەوەی کە بڕیا بدێ باوەڕپێکرا خۆت باوەڕپێکرا نیە بۆیە بە ئەکادیمیەن بە داتا و زانیاری ئەمە ناتوانین بڕیا لەسەر پیسبوونی ژینگە یاخود پاکبوونیشی بدەین بەڵام ئەوە هەیە ئێمە لە واقعەکە ژین ئەو شتانە کە لە دەروبەرمان ڕۆژانە تەعاملیان لەگەڵ دەکەین بۆ نمونە یەکێک لە کێشەکانی ژینگە کە ڕوبەری وڵاتانە بێتەوە چارەسەری خۆڵ و خاشاکە باشە کاک سبحان پێشەوەی علی من دەمێ پێم بڵێیت چی شتێک لە وڵاتانی دنیای پێشکەوتودا کراوە بە پێوەەر بوو ئەوەی کە ئێمە بکەین لە بنەمایەک بۆەوەی کە ژینگەیەک بپێوین کە ئایا ئەم ژینگەیە ژینگەیەکی تەندروستە یاخود ناتەندروست زۆر باش ئەوان هەل لە ژینگە کە دابژەوەی بەسەر پێکاتەکانە بۆ هەرێکێک لە پێکاتەکان توێژینەوە و داتا و ئاماری خۆیانیان هەیە ستاندراتی خۆیانیان بۆ دیاری کردو بۆ ئێمەنیمانە لە هەرێمی کوردستان بەداخۆکە پێشتر پێوەتی هیچ سنتەرێکی توێژینەوەی زانستیمان نییە بەڵام ئەم ساڵ خۆشبەختانە دەستەی پاراستنی و چاکردنی ژینگە لەو ژێر ئەو دروشمن کە ناونرا لە پێناو هەناسەیەکی پاکدا پرۆژەیەکی ڕاگەیاندووە کە پێشکەشی ئەنجومەنی وەزیران کراوە کە لەگەڵ زانکۆکانە دەستەیەک دروست بکرێت لە کۆمەڵی مامۆستا و پرۆفیسۆر دکتۆرەکانی زانکۆکان بۆ ئەوەی سنتەرێکی توێژینەوەی زانستی دروست بکرێت بۆی کە بتوانن توێژینەوە بکەن لەسەر ئاستی پیسبوونی هەوای سەردەم شارەکانی هەرێمی کوردستان ئەمەش بەچی دەکرێت بێت لە پێش ئەمەدا کە هەنگاوی پێش ئەمەشمان وەکو پرۆژەی یاوتە حکوومەتی هەرێم دامەزراندنی سنتەری هەوا ڕووپێوی هەوا لە شارەکاندا بۆ ئەوە من بزانم هەوای شاری سلێمانی پێویست پاکە یاخود پیسە پێویستە چەند جیهازێک چەند ئامێرێکی پێشکەوتی پێوانی هەوا لە ئەترافەکان و لە ناوە سنتەری شارە جێگیر بکەین کە ڕۆژانە بە چرکە و بە سعات ئامارەکان بۆ ئێمە وەربگرن دوایە لەم ئەداتا ئامارانەکە وەریەگری بە شێوازێکی زانستیانە تۆ دەتوانین بڕیار بدەیت کە ژینگەکە پاکە یاخود پیسە باشە کاک سبحانی بۆ منەخۆ ئەگەر پیسبوونی هەوایەکێک بێت لە هۆکارەکان بۆ پیسبوونی ژینگە بەڵام لە پاڵەمەدا دەبین چەندین ینی هۆکاری دیکە هەیە کە وا دەکات ژینگە پیسکە بە تایبەتی کەمی ڕژەی سەوزایی و بوونی خاشاک و زوڵێکی زۆر لە هەرێمی کوردستان ئەمەدا بۆ ئەمانە چیتان کردو ئێوە من ئەوە پێم ئێمە ژینگە بە هەموو بەداخل لە هەرێمی کوردستان ئێمە تووشی زۆربەی کێشە و گرفتەکانمان هەیە یەکەم تا ئێستا هیچ کارگەیەکی ڕیسایکڵ بەداخل لە هەرێمی کوردستاندا نیە بەوەی ئەو پاژماوە پزیشکیەکانیش و پاژماوە نۆرماڵەکانیش لەگەڵ پاژماوە مەترسیدارەکان هیچی لەمانە چارەسەر بکە هەموو بە شێوازێکی نازانستیانە ژێرخاگەکردن و یا سوپتێنرێت و کە ئەوانش بۆ خۆی چەندین مەترسیانە نەبوونی هێڵی گشتی گواستنەوە ئێمە لە هەرێمی کوردستان زیاتر لە نزیک میلیۆنێک و 600,000 سیارەمان هەیە جگە لە سیارە حکومەکان و سەربازیەکان تەنها لە شاری سلێمانە نزیکی 500,000 ئۆتۆمبیل هەیە کە ئەمانە کاریگەری زۆربەشان بە کوالیتی خراپ دووکەڵێکی زۆرەکەن ژینگەوە ئەو بنزینش کە بەکارێنن بنزینەکەی بە هەمان شێوازە کوالیتی خراپە ئەمە لە ڕووی هاتوچۆ لە ڕووی نەگەیشتنیمان بە ڕێژەی سەوزایی ستاندرات کە ساڵانە کە پێشتر لە 15 دیاریکراوی لەسەر ئاستی جیهانیکرێتە بەرز بۆتەوە لە 125 ئەمە بەداخەوەیشە لە خوار لە 11 و 12 شەوەی باشە کاک سوپانی علی ئەگەر بۆ نمە گرفتێک هەبێ و ئەگەر ژینگە خەلەلێکی تێدا بێت هەوڵەتیان دوجار عنی ڕووی دەمیان لە ئێوە وەکو ژینگە کە معنین من بابەتە یعنی بۆ ئەم گرفتانە لە ماوەی ساڵانی ڕابردوو ئێمە دەبین ئەمە چەندین ساڵیانی ئەم یادە دەکرێتەوە ینی بای ئەوە نەبوو کە ئەم کێشانی کە یە چارەسەر بووبوونایە بابەتی ژینگە لای کوردستانە بابەتێکی تازەیە باشە لە سا وڵاتانی کە سیرکەن لە وڵاتانی کە لە ساڵانی 30-40 یاسا و ڕێنمایی ژینگەی دەرچوون ئێمە لە ساڵی 2008ەوە یاسای بۆ ژینگە دەرچووە و شوێنێک دەستەیەک وەزارەتێک ناونرا وەزارەتی ژینگە ئێستا بۆتە دەستەی ژینگە بۆیە لای ئێمە لە هەنگاوەکانی سەرەتایین وە دەست پێکیشن لەگەڵ ئەوەشدا هێشتا پرسی ژینگە لەلایەن حکوومەتەوە لەلایەن ئاستە بەرزەکانەوە وەکو بابەتێکی گرنگ زۆر سیر نەکراوە گرنگی زۆری پێ نەدراوە بابەتی ژینگە وەکو بەڕێزیش باسەکە تەنها ڕوویدەم لە فەرمانگەی ژینگە نییە چون بابەتی ژینگە بابەتێکە ڕەبتی بە سەرجەم وەزارەتەکانەوە هەیە
شارەوانی تەندروستی گەشت و گوزار کشت و کاڵ کارەبا وزە ئەمانە بازرگانی پیشەسازی ئەمانە هەمویان کوالیتی ئەم هەماهەنگی هەبوو لە ماوەی ساڵانی ڕابردوودا لەوان ئەم دامەزراوانی کە بەڕێزت ئاماژەی پێ دەکەی وەکو تیمێک بۆ ئەوەی کە ئێمە بین بە خاوەنی ژینگەیەکی تەندروست. ئێمە لە یاسای ژمارە 2008 تاوێت بە دەستەی پارێزم چاکنی ژینگەدا چەند بابەتێک ئاماژەی پێکرا بۆ نمونە دروستکردنی ئەنجومەنی پاراستنی ژینگە لەسەر ئاستی حکوومەت لەسەر ئاستی ئەنجومەنی پارێزگاکان کە تاسە بەداخە لەسەر ئاستی ئەنجومەنی پارێزگاکان دروستەکان بۆەوەی کە نوێنەری هەموو وەزارەتەکان هەموو حکوومەتەکان بڵێ هەموو وەزارەتەکان هەموو بەڕێوەبەراتەکان تێداندان بۆی ئەو هەماهەنگە دروست بکرد کاتێکە ڕێنماییەک بابەتێکی ژینگەی بێتە ناوە هەموومان بەرپرسیار بن هەمومان جێبەجێکاری ئەو بەرنامە پرۆژەی و نەپێنا پاراستنی بەڵام بەداخەوە ئەو پەیوەندیە لە نێوان وەزارەتەکانە بەداخەوە تاسە بە وەکو پێویست نێ نەک لە نێوان وەزارەتەکانیشە بەداخەوە لە نێوانە ڕێکخراوەکانی حکوومەتە لە نێوان ناوەندە زانستیەکانی حکوومەتە لە نێوان ناوەندە زانستیەکان و ڕێکخراوەکان بە شێوازێکی گشتی بوونی لینک و پەیوەندی هەمەلایەنە لە پێناو پاراستنی ژینگە تاسە لە هێنی کوردستاندا نەبوو بەڵام لە داهاتووە هەوڵ هەن بەتایبەت لە ئێستادا کە بەڕێ سەرۆکی دەستە دکتۆر هەڵۆ دوێنێش بۆ ئەمڕۆژ کە لە سیمینارەکان ئامادەبووە ئەمانەی وەکو هەموو بەرنامە و ڕاستپاردە هەمووی ئامادە کراون هەمووی پێشکەشی حکوومەت یاریمکان کە بۆ ئەوەی کە ڕێگری بکەین لەوەی کە ژینگەکەمان بەرەو پیسبوون ئەڕوات کە لە بەردەم هەڕەشەی پیسبووندایە پێویستە ئەم هەماهەنگیانە ئەم کارانە پێکەوەی ئەنجام بدرێت. نەبوونی سەرمایی مرۆیی بەتایبەتی لە بواری ژینگە ئەوانەی کە خاوەنی بڕوانامە و خاوەنی توێژینەوەی زانستی لە بواری ژینگە تا چەند ئەمە وەکارێک ببوو ئەوەی کە نەتوانێت یعنی دۆخی ژینگە بەرەو باشتر ببرێت لە هەرێمی کوردستاندا یعنی ئەمەش ڕۆڵێکی بووە بەتێک من لە فەرمانگەی ژینگەی سلێمانی باشە بەخۆم و بەڕێوبەرەکەەوە و مۆزەفێکی کە لە نزیکی 90 مۆزەف خلیجی بەشی ژینگەی ئەنی کە اختصاصمان ژینگەیە لەسەر جەم دەوایرەکانی کەش بە هەمان شێوە ئێمە لە هەرێمی کوردستاندا لە ئێستادا 1-2 بەشیمان هەیە لە زانکۆکان بە ناوی بەشی ژینگە کراونێتەوە بەڵام بەداخەوە حکوومەت هەرێمی کوردستان نەیتوانیوە سوود لەم کەسانی وەربگرێت بۆیە کە نەیتوانین بە دامەزراندا مەزرێت بێنێتە ناو فەرمانگە حکوومیەکانە بۆیە ئەو سەرچاوە مرۆیەکە وەکو گرفتێکی تایبەت و گرفتێکە لە زۆربەی دەوائرەکانە کە نەبوونی کەسانی شارەزا لەبەر ژینگە لەگەڵ ئەوەشدا لە ئاستەکانی سەرەوە لە ئاستی زانکۆکانە لە ئاستی لە هەموو لایەنەکان دەسەکەی کادری ژینگەیمان لەبەرەوەی بابەتەکە بابەتێکی تازەوە لە هەمووی چەند ساڵێک بەشە ژینگەیەکانیش کراونەتەوە وەکە کراونیشەوەکو بەداخەوە تەخەڕوجی کردو لە ماڵەوە دانیشتەوە نەتوانراوێ نەرێتە ناو ساحەکە بەوەی کە بتوانێت سوود لەو تاقۆتوانای وەربگریت کە هەیەی لە پێناو ژینگەداتەوە بتوانین سوود لەو شخصە ببینی بەدەمەواتنی حکوومەت چۆنە دامەزراوەکان بەتایبەتی وەزارەتی شاراوانی ئەمانە ئێوە هەمانگیتان لەگەڵم لایەنانەدا چۆنە ینی ئەوەی کە تاکو ئێستا ڕوویداوە لە ئاستم وحیەوەدا بۆ چاکردن و پاراستنی ژینگە وەڵا لە ئاستم وحەکە ڕاست بڵێن لە ئاستم وحەکەن بەڵام تا ڕادەیەکی باش بڵێن بەتابێت لە نێوان چەند بەڕێوەبەراتیەکی کە زیاتر تێکەڵاوی کارەکانمان وەکو شارەوانی وەکو لایەنی تەندروستی یاخود گەشت و گوزار پۆلیسی دارستان لەگەڵ ئەم سێ چوار بەڕێوەبەراتیە تا ڕادەیەک نزیکیمان و کاری پێکەوەییمان هەیە بەڵام جێگەی تموحی نە ئێمەش و نە ئەوانش نە خەڵکی هەرێمی کوردستان بەوەی کە بتوانین نە جێگەی ئەو تموحەیە کە ژینگە پێویست کەواتە دەبوو چی بکرایەوە تا ئێستا نەکراوە ئێمە لە کوردستاندا یاسای زۆر جوانمان هەیە زۆر جار نووسینی زۆر باشمان هەیە بەڵام کارپێکردنەکانیان ئێمە ئەگەر توانیبێتمە ئەگەر بتوانین یاسا ژینگەیەکان وەکو خۆیان جێبەجێ بکەن کە نووسراون یاخود ئەکرێت ڕێنمایی چاکتر دەربکرێت بۆ ئەوەی زیاتر بتوانرێت لە ئاستی سەر و هەل لە حکوومەتەوە لە ئاستی ئەنجومەنی وەزارەتدا بێتە خوارەوە بۆ سەرجەم ڕێوەبەراتەکان بۆی بتوان ئەم پێکەوە کارکردن لە نێوان سەرجەم وەزارەتەکانە دروست بکرێت و هەماهەنگی دروست بۆی بە هەموو لایەکمانەوە بتوانین ڕێگری لە پیسبوونی ژینگە بکەن چون بابەتی ژینگە وەکو پێم وتی بابەتێک نێت دوجار تەنها ئەگەر ژینگە لە یەکەم تەرخەم بوو فەرمانگەی ژینگە پیس بوونەکەشی تەنها بۆ فەرمانگەی ژینگە بێت کە ژینگە پیس بوو بەخوا ماڵە فەقیر و ماڵە دەوڵەمەند و ماڵە مەسئول و ماڵە بازرگان وەڵامەکانی تۆ نەچاری کردمە پرسیارەکەم چۆن ئەم قەناعەتە لای هاوڵاتیان دروست دەکرێت کە ژینگە ماڵی دۆمی مرۆڤەکان بێت و پێویستە ئەم ژینگەیە بپارێزێت و هەماهەنگ بێت لەگەڵ ئیش و کارەکانی ئێوەدا دوو بە خاڵی گرنگە یاسا و هوشیاری کە زۆر جار
بە دوالیزمە لێکەنە هەندێک قەناعەتیان وایە هوشیاریە یاسا دروست دەکات هەندێکش قەناعەتیان کە یاسای هوشیاری دروست دەکات تاکێک لە هەرێمی کوردستان زۆر بەلای ئاساییە لە جامی سیارەکەی و بوتڵەکەی فڕێدا بوتڵی ئاوەکەی بەڵام ئەچێتە ئەوروپا ناتوانێت ئەم کار ئەنجام بدات بۆچی چونکە یاسا هەیە لەوێ کە سزا لە عقوبەت ئێستا ئێمە یاسایەمان هەیە بۆ ئەوەی کە هاوڵاتیەک ناچار بکات ئێمە لە ساڵی 2017 ڕێنمایەکمان دەچێت لە لایەن دەستەی پارێزچاکردنی ژینگەوە بۆ فرەدانی پاشماوەکان لە جامی سیارە و لە دووکەڵی سیارە لە سووتاندن هەر کەسێک کە پیسکەرێکی ژینگە دەرەدات و مقابلیشی لە 100,000 تا 10 ملیۆن غرامی بۆ دانراوە بەڵام بەداخل لە 2017 کە بڕیارەکە دەچێت تا ئێستا لە وەقایعی کوردستانە بڵاو نەکراوەتەوە و کاری پێ نەکراوە کە ئێمە هیواخوازین لە نزیکترین کادا ئەو یاسایە لە ڕۆژنامەی وەقایعی کوردستاندا دەربچێت و بڵاو بکرێتەوە بۆەوەی کاری پێ بکرێتەوە بۆ ئەوەش چەند فەرمانگەیەک سەرپشت کراون وەکو فەرمانگەی ژینگە چەند لایەنێکی کەش کە تیمیان هەبێت بەردەوام ڕۆژانە لە ناو شارەکانە لە دەروێ شارەکانە بە کامێرای تایبەتەوە هەر کەسێک یاخۆ هەندێک لینکی تایبەتیژێ هاوڵاتێک لە شوێنێکا دەبینێت کەسێک ئاگرێکە کاتەوە وێنەیەکی ئەنێرێت ڕسمێکی حاڵەتەکەی گرێت و ئەنێرێت بۆ ئەو لینکە کە فلانە کەس لە فلانە شوێن فلانە کۆمپانیا فلانە حیزب فلانە شەخص فلانە مەسوول فلانە بازرگان هەر کەسێک لەم کوردستانە فلانە سیارە دووکەڵ دەکات فلانە کەس لە جامی سیارەکەی و بوتڵێکی فرەدا تۆ وێنەیەکی بگرە وێنەکە بنێرە بۆ لایەنە پێمگان و ئیجرعاتێکی یاسایی لەگەڵا بکرێت بەڵام بەداخەوەی هێشتا بابەتە باس بکەن وەکو یاسا دەرچێنراوە بەڵام لە ڕۆژنامەی وەقایع بڵاو نەکراتەوە هێشتا نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە کەواتە ئێستا ئێمە یاسامان هەیە بەڵام جێبەجێ ناکرێت بەڵێ ئەمە وەکو زۆربەی لایەنەکانیکەی ژیانمان لە کۆمەڵگەی کوردیدا بەداخەوە شتی جوانمان لەسەر وەرەقە هەیە بەڵام لە جێبەجێکردنا وەکو پێویست نین بەدەر لەمانەیە ئەوە وەکو خۆتان یاکو ژینگەی سلێمانی خاوەنی هیچ کەناڵ و دەستگایکی ڕاگەاندن بۆ ئەوەی کە لایانی کەم ئەو پەیامەی کە هاتانە بیگەنن بە بینەر و ئێمە پەیامەکانی ژینگەی لە لایەنەکەوەیان گێنین بە تیمەکانمان بەکارکردن بە چاودێریکردن بەسەر کارگە و معاملەکانە ئەمە وەکو پەیامێکیان گێنین بە کارگەکان بە لایەنە پیشەسازەکان کە فەرمانگەی ژینگە چاودێرە پەیامی ژینگەی پێ ئەوێت ژینگە و پارێز و لەگەڵ پیشەسازیە تەوازنێک لەگەڵ ژینگەیدا دروستکە وەکو لایەنی ئەعلامی کە بەردان ئێمە پێیجی فەرمانگەی ژینگەی سلێمانیمانەیە وەکو تەنها پێیجێک کە پەیامەکانی خۆمان بە شازێک وەکو ئەعلامی بگەین بەڵام وەکو لایەنەکانی کە ئێمە داخڵ بە ناوەندەکانی خوێنن بە باخچەکان بە فەرمانگە حکومەکان لەگەڵ ڕێکخراوەکانە تێکەڵاویەکەین لەگەڵ دەستگاکانی ڕاگەیاندنە بۆەوەی کە پەیامە ژینگەیەکانی خۆمانمان بگەێنین کاریشەکانی خۆمان بگەێنین بەڵام لە ڕاستی پێ بڵێم لەمەشتا لە جێگەی تموحانیە چونکە ژینگەکە وەکو بڵێن هۆکارەکانی پیسبوونی ژینگەکە سورعەترن لە هەنگاوەکان بەرەو ڕێگری لێکردنی بۆیە پێویست دەکات بەداخەوە ئەو هەموو کەناڵی ڕاگەاندنە هەیە لە هیچ کەناڵێکا بە دەگمەن جادا راپۆرتێک بابەتێکە بینیت هەمووی دە حەڵقە ئیندا ئەمەزێنێ مسلسلی تورکی و عەرەبی و سیاسەت و بەرنامەی کەم کەناڵ هەیە ببینیت لە هەفتەیەکە نیو ساعت لە شێوەیەکە 5 دقەیەک 2 دقە ڕێکلامێکی ژینگەیی هەبێت کە بەداخەوە ئەمەش بۆ خۆی گرفتێکە هەم لەلایەن ئیعلامەوە لەلایەن ڕێکخراوەکانەوە لەلایەنی هونەرمەندانەوە لەلایەنی مامۆستایان ینی لەلایەنی پەروەدەوە بۆیە گەیاندنی وشیاری ژینگەی بە یەکلایەن ناکرێت ئێوە ئەو کاروچالەکانی کە لە چەند ڕۆژی ڕابردوو بە ئەم ڕۆژوەکە ئێوە ئەنجامتان داوە بای ئەوەیە کە ئەم وشیاری لای هاوڵاتی دروستکە کە بۆ نمونە لەمە دواکە پارێزەری ژینگەکەی خۆی بێت و دەبێت بۆ نمونە ئێمە کاتێک هاوڵاتی ڕەنگە ئەم پرسیارە بکە ینی دەبێت پاراستی ژینگە لەکەوە دەست پێ بکات ینی ئێمە خۆشحاڵیمان هەیە کە جاران هەموو کەس بەلایەوە ئاسایی بوو کە لە کۆڵانەکە لە هەر شوێنەکە ژینگە پیزەکرا ئاگرە کرایەوە دار ئەبڕایەوە کەس خۆی نەکردە ساحیبی وەڵام ئێستا خۆشبەختانە کەسێک لە کۆڵانێکە لە شوێنەکە دوو نەمامە بڕێتەوە ئێمە وەکو فەرمانگەی ژینگە خەڵک ئاگادارمان دەکاتەوە کەواتە هوشارێک لای و تاکە دروست بووە کەسێک کەچێت بۆ سەیرانگەکانە بینێت دەوروبەرەکەی پیسکراوە ڕسمێکی گرێت و شەو لە سۆشیال میدیادایەنێت ئۆترێت ژینگەی پیسکردەوە کەواتە هوشارێکی ژینگەیی گەیشتووە تا ڕادەیەک ماوێتی زۆری ماوە بەڵام هەنگاوی سەرەتای گەیشتووە هەنگاوی سەرەتای گەیشتووە بەڵام ئەوەی کە داخەکەی لای ئێمە لانەی لای هاوڵاتیان
باشتر گەیشتوە تا لای ئەوانەی کە گەورە بازرگان و پیشە سازەکان کە زیاتر بنەوەی پیسبوونی ژینگەکە کەمتر لە لای ئەوان گەیشت ئەوان کەمتر چاو ینی کەمتر ڕەچاوی لایەنە ژینگەیەکەکەن تا لە چاو هاوڵاتیەکدا. وەک دەزانین ژینگە بابەتی کە هەمەلایەنە پەیوەندی بە تاک بە تاکی ژیانی ئەم کۆمەڵگەی ئێمەوە هەیە و پێویستە دامەزراوەکانی تری کۆمەڵگە بە تایبەتی ناوەندە ئاینیەکان زانکۆکان ئەمانە دەبێت چۆن هاوکاری ئەو بن بۆ ئەوەی کە ئێمە ببین بە خاوەنی ژینگەیەکی باش لە داهاتوودا. بەسەراحەت پەیوەندێکی باشمان لەگەڵ یەکێتی زانایان و ئەوقاف چون لە کۆمەڵگەی ئێمەدا مامۆستای ئاینی و وتاری مزگەوتەکان کاریگەریەکی گرنگ لەسەر ژیانی هاوڵاتیە بێت ینی خەڵکی گوێگرێکی باشن من بۆیان و ئێمە زۆر پەیوەندیمان بەردەوام هەبووە لەگەڵیانەوە و بەردەوامیش داوامان لێ کردوون و ئێستش دووار داوایان لێ یەکەینەوە کە بەیانی نادوو بەیانی ڕۆژی هەی نییە کە لە هەفتەی ڕۆژی ژینگەی کوردستانین کە داوایان لێ یەکەن کە سەرجە مامۆستایانی ئاینی لە وتارەکانەوە داواشمان لێ کردن وەکو کە لە هەموو تارێکی هەینەیاندا بتوانن لە کۆتایی وتارەکانەوە بە چەند دیێڕێک بێ بە چەند دقەیەکی بێت بابەتێکی ژینگەیی یانی ئەرچەند ڕێنمایەکی ژینگەیی پێن چون هەموو ئەم بابەتە ژینگانەکە باسیەکەین چەندە لایەنی بابەتی نیشتیمان پەروەری و کوردانە بن ئەوەندەش بابەتی ئاینین ئاین ئەوەندە گرنگی پێیانداوە هەمووشان زۆرە لە بابەت ئاینەکان بە دەقی ئاەت و بە فەرموودە باسییان لێوە کراوە بۆی کە ئێمە بتوانین زیان بە دەوروبەرمان نەکەین هاتنی مامۆسانی ئاینی بۆم بابەتە چۆن بووە تا ڕادەیەکی باش بووە بەڵام هێشتا لە جێگەی توموحیەمانین لەبەرەوەی ژینگە توموحێکی زۆریە بێت بۆیە حتا زیاتر بکرێت هێشتا هەر ئەیەوێت چۆن وا بکرێت کە پاراستنی ژینگە بکرێت بە کولتور ئەمە لەکوێوە دەکرێت دەبێت لەکوێوە دەست پێ بکرێت و بە دیاریکایی دەمە پێم بڵێ سیستمی پەرۆدەی خوێندنی ئەمە لەکوێ ئەم بابەتەدایە دروستکردنی ئەو کللتورە لە قۆناغی سەرتایەوە دەسوێت دەکات لە باخچەی ساوایانەوە لە ڕۆزەکان دەوێ دەسوێت ئێمە دەبێت لە وەزارەتی پەرۆدە کە هەوڵیشمانداوە داواشمان کردووە وەسا خۆشبەختانە هەنێ بابەتی ژینگەی لەگەڵا تێکەڵ کراوە دەبێت لەو قۆناغە سەرەتایانە وەکو بابەتێک لە تێکەڵ بە هەموو بابەتەکانی کە ئەم پەیامە ژینگەیانە بگەێنرێت بە منداڵێک بۆ ئەوەی لە هەل لە سەرتاوە تۆ نەوەیەک دروست بکەیت کە لە داهاتوودا ژینگە پارێز بێت لەوانەیە کەسێک لە تەمەنی 56 ساڵ بێت ئەم پەیامە زۆر وەردەگرێت بەڵام مناڵێک کە ئێستا مێشکێکی ساف هیچ شتێکی خۆش و پیسی تێدا نیە ئێمە بێت پەروەردەیەک گەنجێک نەوەیەکی دروستکەن ئەم فکرەی تێبگەنی کە هەستی نیشتمان پەروەری هەستی خۆشەویستی نیشتمان هەستی خۆشەویستی ژینگە لە مێشکیا دروست ڕادەی وەرگرتنی هاوڵاتیان بۆ ئەمە شاری ژینگەی لە ئێستادا لە ئاستمەحیوەدا چۆنە باشە لەزەی تووەحان نییە لە ئاستی خوارەوە من قسەمان لەگەڵ چەندین کەسایە کە ڕۆژان بەرکەوتەکەن ئەڵێ کەچین بۆ سەیران مناڵێک مەڵێ باوە لە جامەکەەوە دەبێ پلاستیکەکەت فڕێ نەدەی بوتڵەکە فڕێ نەدەی من ویسمە فڕێ بدەمە و نەیهێشتۆ من فڕێ بم بۆیە مناڵ ئەم نەوە تازەیە کە دێت زیوتر پەیامەکە بڕێ بۆ ئێمە دەبێت لەو قۆناغەوە دەچێتتر ئەوە نییە کە بۆ منە لە بابەتی منهەجی خوێندن هەر ئەم بابەتە ژینگەیەکانی ینی بکرێت بە پرۆگرامێکی خوێندن دەبێت بەڵام نەک بۆ شوازەی بڵێ ئەمە زانست ئەمە کیمیا ئەوە بیرکاری ئەمە ژینگە ئەو کاتە نابێتە لە بەرکردن و خوێندنەوە بۆ ئیمتیحان بابەتی جوگرافی بابەتی مێژووی بابەتی ئاینەکە بابەتی پەروەردەی کۆمەڵایەتەکە بابەتە تێک هەڵکێش بکرێت لەگەڵ هەموو بابەتەکانە بۆی لە هەموو وانەکاندا بابەتی ژینگەیەکەی بەشێک بەندێک لە بەندەکانی کتێبەکە بابەتێکی ژینگەی تێدا بۆی لە هەموو لایەنەکانەوە لە ئاستی سەرای تاگاتە زانکۆکان پەیامە ژینگەیەکان بۆی لە هەموو لایەنەکە تۆ بتوانیت کار لەسەر بابەتە ژینگەیەکان بکەیت. پلانی ئێوە چییە دەتانەوێت چی بکەن لە داهاتوودا چۆن وا دەکەن هاوڵاتی بێ بە دۆستی ژینگە؟ ئێمە بەردەوام مش بووین و لە داهاتووشا بەردامین بەو ئیمکانیەتە کەمەی کە هەمان بووە لەم چەند ساڵەی ڕابردوودا بە تایبەت بەردامە فەرمانگەی ژینگەی سلێمانی لە چەند سێکتەرەکەیشی کردو بەتامەتە لایەنێک گیاننی وشارەکەی کە بتوان لەم ڕوانگەیان و لە ڕێگەی ئیعلام و مامۆستایانی و ڕێکخراوەکان بۆ بابەتن لایەنێکی تریش کە گرفتە چۆن تەعامل لەگەڵ کارگە و معاملەکان و پاڵاوگەکان و بابەتان نابکەین. ئێمە بەردەوام تیممان هەیە لیژنەمان هەیە بەیانیان ئێواران لیژنەمانەیە کە بەردەوام ڕقابین بەسەر کارگە و
معاملەکانەوە ڕێنمایی ژینگەیەکانیان بەسەر ئاستەپێنین و ڕێنمایی ژینگەیەکان یەکەوانە علی کاگ سوبحان ینی زۆر جاگرەی ئەوە دەکرێت کە ئەم پاڵاوگەنە یاسایانە ژمارەی زۆر لە هەرێمی کوردستاندا بوونیانەیە وە کەسانی حیزبی و دەستڕۆژی لە پشتەوەی ئایا بڕیارەکانی ئەوە قووەتیەوەی هەیە کە ڕێگە لەم پاڵاوگەیانە بگرێت ینی بۆ نمونە بە شێوەستاندارەکە ینی بە سەریح پێ بڵێم لە سەراحەتی فەرمانگەی ژینگەیان نیە ئێمە فەرۆک فەرمانگەی ژینگەی سلێمانی کە لایەنێکی چاودێرین کە من بۆ خۆش ماوەیەک سەرێکی و لیژنێ بووم کە پاڵاوگەکان بووە سەردانمان کردوون بەبێ هیچ جیاوازیەک و هەڵاوێردکردنێک لە ئەلف تا یای ئەوەی هەبوو بێ و تیژی ژینگە بێ بە راپۆرت لەسان نووس و بەرزمان کردو لاسێ بەڵام بابەتی پاڵاوگەکان قسەکەی جەنابەت دروستە پاڵپشتی حیزبی سیاسی گەوریان لە پشتە بۆی لەسەر ئاستی حکوومەتیش تەنانەت لە خولی پێشی پەرلەمانە لیژنەیەکی چواردە کەسی لە پەرلەمانی بۆ دروست کرا ئێستش 2000 وەزارەتی ناوخۆ یەک دوو هێزی تایبەتی دروست کرد بۆ داخستنی ئەم پاڵاوگەنە یاسانێکە کارێکی زۆر خراپیان کردێتە سەر ژینگە لە هەموو ڕەنگەکانەوە ئامالێکت لایە کە پێمان بڵێ بۆ نمونە ئەوەندە کارگەی نایاسایی لە هەرێمی کوردستاندا هەیە کە سەرچاوێکی سەرەکیم بۆ پێشبینی ئەم ژینگەیە لە وەکو هەرێمی کوردستان داتانێ بەڵام لە شاری سلێمانیدا ئێمە کارگەکان هەمویان ناویانەیە هەمووی تۆمار کراون بەڵام ئەوەی کە نایاساین تەنابوونی و پاڵاوگانەیەن کە نزیکەی لە شاریستان نزیکەی 30 پاڵاوگەی لە هەر شارێکەوە دابەشبوون بەچەند ڕێژەیە پاڵاوگەکان نایاساین بۆیە حکوومەتی لەسەر ئەم بە نایاسایی بوونە لیژنەی تەندروستی و ژینگە لە ئەنجومەنی پارێزگا لە پەرلەمانی کوردستان لە سامانە سروشتەکان بەردەوام هەمویان کۆنتاکتن بەڵام تا ئێستش قدرت نەگەیشتەوەی کە دابخرێت ئەم ڕۆڵە ببینێت دەبێت کێ لانی معنیە بەم بابەتە کە چارەسەری بکات دروستن حکوومەتی هەرێم لە ئاستی سەرەوە وەزارەتی سامانە سروشتەکان ژینگە ئەو لاینانەی کە تەندروستی ئەوانە کە تۆ کاریگەریەکان لەسەر چی بێت ئەو وەزارەتانە هەمویان بەرپرسن وەزارەتی ناوخۆی من زۆر بڕیارەکان دەرێت مەسەن ژینگە من وەکو ژینگە ئەوەندەم لەسەر بچم شوێنەکە بینم راپۆرتی لەسەر ئەەکەم داواکەم کە ئەم کارگەیە بەدا بخرێت بە گوێرەی ستانداری جیهانی نێو ژینگەی پیسکە من ئەم راپۆرتە بۆ دەکەم بۆ سەروی خۆم کە چێتە حکوومەت ئەویش ڕادستی وەزارەتە مەمنێ پێنێوەکو وەزارەتی ناوخۆ کە جێبەجێکار نەبێ ئەوان جێبەجێکە راپۆرتەکان هەبووە لەم شێوەیە کە بەرز کرابێتەوە وەڵامی ئەوان چی بۆ لایانی پەیوەندیدار سەدان راپۆرت لەلایەن ئێمە لەلایەن هاوڵاتیەوە لەلایەن ڕێکخراوەکان لەلایەن ئەنجومەنی پارێزگاکانەوە لەلایەن لیژنەی تەندروستی ژینگەی پەرلەمانەوە هەموو بەرزکراونەوە شتێکە ینی نوکۆڵی لێکردنی نییە و کە لە واقعا هەیە و هەموو کەسەی بینێت بەڵام بۆچی تا ئێستا نەتوانراوە ئەویان ڕوونیش و وەڵامەکەشیان وەڵامگەشی لەسەرەوەی کە بۆچی ناتوانن بیکەن بۆچی تۆ حکوومەت بە وەزارەتی ناوخۆ و بەو هێزە سەربازیەوە ینی تۆ وەزارەتێک ناتوانیت هەڵاوگەیەک دابخیت هیچ وەڵامێکی ڕوویان هەبوو لەبارەوە ینی بە ئێوە گەشت بێت وەڵامە ڕوونەکەی هەرە بترێت ئەم بڕیارەکە دەرەکەن دایخێن ئەزانین ژینگەیان پیسکردەوە قسەکەی ئێوە ڕاستە بەڵام بۆچی دایناخەن ئەوەی کە خەڵکیش ئێمە دەزانین کە وترێت کە حەقیقەتیشە پاڵاوگەکان هەمووی کەسانی پشتیکەری باشیان لە پشتەوەی بۆیە تا ئێستا نەتوانراوە بڕیارەکان چامەسەرا جێبەجێ بکەن دواپەیان بۆ بەڕێزی جێدێڵنە بەرنامەیە دەتوێت لێرۆکی پامێک بە هەوڵاتیان بیت سەبارەت بەم بابەتە من تایبەت بە ڕۆژی ژینگەی کوردستان وەکو پامێکی ژینگەیی ئەوە دەڵێن بابەتی ژینگە بابەتێکی هەمەلایەنەیە هاوڵاتیەک وابیر نەکاتەوە کە من مادام بەرپرسنی مادام مەسئولنی مادام سیاسی نیم ئەگەر ژینگە پیس بوو ئەوان نەگرێتەوە ژینگە لە پێش یەتە ماڵەکەی من چۆن نەڕاتە ماڵی سەرکرد مەسئولەکانی ئەوە یەتە ماڵەکەی من بۆی ژینگە هیچ سنوورێکی نە ئایدۆلۆژیان نە حیزب نە ڕەنگەکان نە سوی پێز هیچ بابەتێک لای ئەو سنووردار نییە بۆیە دەبێت هەر کەسێکمان لە ماڵەکەی خۆیەوە لە دەروبەری خۆیەوە هەوڵ بدات ژینگەکەی خۆی بپارێزتون دوجار مناڵەکانی ئێمە تووشی نەخۆشی شەرپێنجە بن تووشی تەنگە نەفەسی تووشی شەکرە هەموو بابەت نەخۆشیەکانێکە بۆیە پێویستە هەر هەمومان بە هەموو لایەنەکانەوە بە هاوڵاتی بە حکوومەت بە ڕاگەیاندن بە مامۆستا بە فەرمانبەر بە هەمومان لە پێناو پاراستنی ژینگەدا کار بکەین چون دوجار کە ژینگە پیس بوو ماڵی هەمومان پیس دەبێت. زۆر سپاس بۆ سوبحان حوسێن بەرپرسی ڕاگەیاندنی ژینگەی سلێمانی سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ هیواسەکەتن زۆر سپاس خۆشەویستم. بینەرانی بەڕێز و خۆشەویستە تەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوەر بن.